اقتصادی کوردستان ئەبێ کێشە سیاسیەکانی کوردستان چارەسەرکرێ، ئەبێ قەیرانی پەیوەندیەکانی نێوان هەرێم و بەغا چارەسەرکرێ، بێ قەیرانی حکوومەتی وەکوتم حکوومەتێک 30 ساڵە کارەکە و هیچ بەرپرسیارەتێک نییە لە خزمەتگوزاری خەڵک، لە ماوەی 30 ساڵان نەیتوانی ئەو کارەبا و دەرمان و ڕێگاوبان چارەسەرکە. هێشتا کوردستان ناوچەی دوو حیزب بەهێزی چەکداریان خۆیان ڕانگرتووە پشتیوانی ئەمریکا و هەریەکە بە پشتیوانی دەوڵەتێکی ناوچەکە. ئەمانە ڕێنادا هەروە بە ئاسانی بەڵێنێبەی وەکو شاسوار عەبدولواحید 200,000 کەس تەعین نەکا و چوزانم بیمە ئەداوە، ئەمانە هەمووی درۆن. بە بڕای من باشبوونی وەزئی ژیانی خەڵک ئیلا بە خەباتی خۆیان ئەبکرێ بە گۆڕینی ئەم سیستەمە اقتصادی کە ناویان ناوە بازاری ئازاد و کۆمپانیەکان دەسەڵاتی ڕەهایان هەیە، ئیلا لەو ڕێگایەوە دەبێ خەڵک ئەبێ قوتی خۆی بە خەباتی خۆی لە گیرفان و لە دەسەڵاتی یەکێتی و پارتی و ئەحزابەکانی تر دەرکێشێ، ئەبێت ریزی سەربەخۆی خۆی لاوان جیاکاتەوە بۆ باشکردنی ژیان و بژێوی و ئەمنێتی خۆی و ئازادیەکان هەموو لەحزەیەکە بێ پێ لە مەیدانا بێ.